دروستکردنی 28 باڵەخانەی تایبەت بە بەشە ناوخۆیەکان بۆ قوتابیانی زانکۆی سۆران بێگومان خزمەتێکی باش بە قوتابیان دەکات و هەروە هەنگاوێکی گرنگە لە بواری پەروەردە لە سۆران. لەسەر ئەم بابەتە مەرجەکانی سەلامەتی و تەندروستی هاوکات گرنگیدان بەم پرسە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز دکتۆر شێروان شەریف قرتاس سەرۆکی زانکۆی سۆران لە سۆرانەوە لەگەڵم دەبێت. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 28 باڵەخانە بۆ بەشە ناوخۆیەکانی سۆران دروستکراوە بۆ قوتابیان. ئەمە بەشی پێداویستیەکانی قوتابیان و زانکۆکانی سۆران دەکات؟ بەینتان باش، زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بۆ ئەم دەرفەتە. بەڵێ ئێستا لە حاڵی حاضر 28 باڵەخانەمان هەیە. دەتوانین بڵێن باڵەخانە و خانوونە، چونکە بەشێکیان هەر خانووی ئاساییە، چونکە زانکۆی سۆران هیچ بەشە ناوخۆیەکی تایبەت بەخۆی نییە. ئەوەی کە هەیە هەمووی بەکرێ گیراوە. لە حاڵی حاضر بەڵێ 28 هەیە، بەڵێ بەشی قوتابیەکان دەکە هەر لە ئێستاشەوە دیزایانی دابشکردنەکانیان کراوە و لە بۆ پێشکیەکینۆ یعنی بڵێن 38 هەموو تەواو دەبی هەموو قوتابیەکان دەبنە ساحبی شوێنی خۆیان لە بەشە ناوخۆیەکانی خۆیان. جگە لە قوتابیانی قۆناغیەک کە ساڵانە دەوروبەری نزیکەی 1400 قوتابیمان بۆ دێتن، کەمتر زۆرتر لەو ژمارەیە و بەشێکیشان لە بەشە ناوخۆیەکان دەمینەوە حسێبی ئەوانیش کراوە لە دوو باڵەخانەی نوێ بۆ ئەوانیش بەکرێت دەکرێت لە حاڵەتی لەوانش بکرێتە سێ. بەڵێ دکتۆرم باڵەخانانە کە بۆ بەشە ناوخۆیەکان تەرخان کراوە بۆ قوتابیانە بۆ مامۆستایانیشە ژمارەیان چەندە و کەسانی کە لی سوودمەند دەبن؟ ئێمە ئەوەی کە ئێستا باسمان کرد ئەوانی قوتابیەکانە ژمارەیان دەوروبەری 2000 قوتابی لە بەشە ناوخۆیەکان دەمینەوە. تقریبا 2100 قوتابیمان هەبوو پارساڵ پێداریش تقریبا هەمان ژمارەمان هەبوو. ئەو قوتابیانن کە لە دوورەوە دێن، یعنی بە سیارە ناتوان هاتوچۆی زانکۆ بکەن، لە شارەکانی دیکەن یان دوورن لە زانکۆی سۆران و لە هەمان کاتدا شوێنی حەوانەوەی مامۆستایانیشمان هەیە، بەڵام ئەوان عادەتیان کەمترە. تەنها سێ باڵەخانەمان هەیە بۆ مانەوەی مامۆستاکان، ئەوی دیکە تەرکیزیمان لەسەر قوتابیانە. بەڵێ تا چەندە مەرجەکانی سەلامەتی و تەندروستی لە باڵەخانەکان جێبەجێ کراون؟ چۆن چاودێری ئەم پرۆسەیەتان کرۆ تا تاوبوونی واوەی کەیتر قوتابیان بتوان بەکاری بهێنن؟ زۆر سپاس لە بۆ ئەو پرسیارە. بەڕاستی ئەوە ماوزوعات جەوهەریەکەیە کە ئایا قوتابیەکانمان لە چ شوێنێک بمینەوە، چونکە بەڕاستی جێی گرنگی ئێمە قوتابیە، ئێمە لێرە لە خزمەتی قوتابی لێرەینە، پێویستە سەلامەتی ئەوان بەر لە هەموو شتێک بێتن. بەداخەوە ئەو باڵەخانەی کە بەداخەوە زانکۆی سۆران هیچ باڵەخانەیەکی نییە بۆ مانەوەی قوتابیان، بە ناچاری ئێمە باڵەخانەمان بەکرێ گرتووە، باشترینەکانمان بەکرێ گرتووە، بەڵام بەداخەوە باشترینەکانیشان بە ستانداردی وەها دروست نەکراون کە مەرجەکانی تەندروستی و سەلامەتیان تێدا هەبێ. بەڵام زۆر سپاس لە بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران و بە تایبەتیش بۆ بەرگری شارستانی سۆران کە بە هەماهەنگی بەیەکەوە کارمان کرد بۆ ئەوەی گشت ئەو مەرجانێک کە لە توانادا هەیە جێبەجێ بکرێت. سپاس لە بۆ ساحب باڵەخانەکانیش، ساحب خانەکانیش کە بەڕاستی زۆر هاوکار بوون، گشت ئەو مەرجانەی کە دەکرێت جێبەجێ بکرێن بۆ تەندروستی و سەلامەتی قوتابیان، گشت ئەوانە جێبەجێ کران. خۆم شخصی چەندین جار سەردانی ئەوان ئەو شوێنانم کردووە. هەموو ئەو مەرجانێک کە ممکنە جێبەجێ بکرێن، بەڕاستی ئێمە تەنازلمان لەوە نەکردووە کە کەمترین خەتەریات لەسەر ژیانی قوتابی ببینیتەوە و گشتی جێبەجێ کراون. بەداخەوە 5 لەو باڵەخانە نانتوانی مەرجەکان جێبەجێ بکەن، چونکە باڵەخانەکانیان شیانە بوو بۆ ئەوەی دەستکاریەکان وها بکرێت کە بتوانرێت قوتابی تێدا نیشتەجێ بکرێت، بۆ نەمانتوانێت ئەو 5 بەکرێ بگرین. بەڵام 28یان گشت ئەو مەرجانێک کە ممکنە جێبەجێ بکرێن جێبەجێ بکران و دەشتوان بڵێن بە دڵنیایی قوتابیەکانمان لەو شوێنانە دەمینەوە و نزیکە لە ستانداردە جیهانیەکە، ناڵێم 100% ستانداردە جیهانیەکانیان تێدا، چونکە باڵەخانەکە خۆی ئەوانی تێدانیە، بەڵام ئەوەی کە پێویستە بۆی کراوە لە دابینکردنی سۆندەی ئاگرکوژێنەوە کە بگاتە دوورترین خاڵ
ئاوپڕژێنەکان کە لە حاڵەتی بەرزبوونەوەی پلەگەرمی حتا ئەگەر ئاگریش دروست نەوی بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی پلەگەرمی ئاوپڕژێنەکان دەست بە ئیشخوان دەکەن مەسلەی ئەلارمە مەسلەی دروخستنەوەی گاز و نەفت و هەر شتێکی کە مەترسی ئاگرکەوتنەوەی لە هەبی یان مەترسی ئەوەی لە هەبی کە هەواکە ژەهراوی بێتن ئەوانە کۆنتترۆل کراون بە دیتێڵی زۆر ورد. بەڵێ دکتور شێروان پابندکردنی قوتابیان ئەوانەی کە لە دەرەوەی سۆران دێن بۆ خوێندن لە زانکۆ و پەیمانگاکانی سۆران بە چه شێوازێک دەبێت بۆ مانەوە لە بەشە ناوخۆیەکان بەداخەوە لەو ڕووداوەی کە ماوەکانی ڕابردوو لە سۆران ڕوویدا ئەو شوێنەی کە بۆیان دیاریکراوە بوو بۆ مانەوەی قوتابیان کە لە دەرەوەی سۆران دێن شوێنی بەشە ناوخۆیی نەبوواتە زانکۆ تەرخانی نەکرد بوو ئایا چاودێری ئەم پرۆسەیە دەکرێت بۆی کە ڕووداوی هاوشێوە ڕوونەدات و قوتابیان لە شوێنێکی سەلامەت بمێننەوە؟ والله زۆر بەداخەوە ئەوەی کە ڕوویدا هەرچەندە ئەو بەشە ناوخۆی سەر بە زانکۆی سۆران نەبوو و هەندێک لە بەشێک لە مامۆستاکان یان عەددێکی مامۆستاکانی زانکۆی سۆران کە خۆیان ئەویان هەڵبژار بوو بەکرێ لەوێ بوون هیچ پەیوەندێکی بە زانکۆی سۆران نەبوو بەڵام بەڕاستیەوە کارەساتێکی گەورە بوو دیار بوو ئەوەش مەرجی تەندروستیان نەبوو بەڵام ئەویش بووە دەرسێک بۆ هەمومان بۆ هەموو کوردستان کە ئەمە ئیسفادە لە بەداخەوە یانی ئەو دەرسە شۆکەژێنە هەموو لایەکی باگەهێناوە بۆ ئەوەی ئەو حاڵەتانە ڕوونەدەن بەڕاستی ئەو شتانێک کە ئێمە کردمانە ئینشاڵڵا ئەو حاڵەتانە ڕوونادەنەوە و قوتابیانیش بەڕاستی لە هەموو حاڵەتێکیشدا پێویستە قوتابیان خۆشیان زۆر وریا و ئەوە بن ینی بە ئاگا بن لە هەموو شتێک هەم لە پاراستنی ئەو سیستامانەی کە بۆیان دابین کراوە هەم لە مەسلەی ڕۆشنبیریەکان هەبی لەسەر مەسلەی ئاگرکوژانەوە خۆ پاراستن لە مەسلەی هەڵاتن ئێستا بۆ نمونە لە هەموو باڵەخانەکان بە زیادەوە شوێنی هەڵاتن ڕێڕەوی هەڵاتن دروست کراوە تەنانەت ئەگەر باڵەخانەکە دوو قاتیش بیتن ڕێڕەوی هەڵاتنیان بۆ دروست کراوە لە هەندێک شوێن لە هەندێک باڵەخانە دیوارەکان شکێنراون بۆ ئەوەی ڕێڕەوی هەڵاتنەکان سریاتر بێ بەڵام وەکو گوتم پێویستە قوتابەکانیش زۆر وریا و بە ئاگا بن ڕۆشنبیری خۆیان بەرەو سەرەوە بن لە ڕووی خۆ پاراستنیان و پاراستنی دەوروبەری خۆیان و ئاگادارکردنەوەی دەوروبەری خۆیان. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر شێروان شەریف سەرۆکی زانکۆی سۆران لە سۆرانەوە لەگەڵ کوردستان 24 بوو.